هرچند بریانها کمیسیونا بلند البجاتنان و راپرسیان لهرما کردستان راگهان بو برهفند مها ایلولا ای سال دا پروسه البجاتنا پارلمان کردستان پروه ببن لسلوکی فراکسیونا برا ترکمانی ل پارلمان کردستان اشکره دکد ای سال البجاتن ل کردستان نهنه انجام دان وزانیاری و معلومات هەیە کە دیارەوە و پرۆژە هەیە کە هەڵبژاردنەکان هەموو هەڵبژاردنەکان لە یەک ڕۆژدا بکرێتن ئەویش کە لەم ساڵە ئێمەوە ئەبینین کە زەحمەتە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بکرێتن و دیارە کە ئەو زانیاری وا پیشان کە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان لەگەر هەڵبژاردنەکانی عێراقدا لە ساڵی 2018 لە مانج نیسان بکرێتن. چه آلیک برهف نبو وان زانیارین پارلمانتار کردستان سبارت به پاشخستن البجاتنا نرد بکد نجی پشراز بکتن. برپرسی البجاتن یکتیان شمانیا کردستان لهولره هرچنده لگل ویک ده ددم خود البجاتن بهت انجام دان لگج بینین بویکی کو بکارن دوی روشا سیاسی و آبوری حرمی دا بکارن البجاتنا پریو ببن. بەپێی ئەوانەی کە لە بەرچاوە تا ئێستا کۆمیسیۆنی هەرێمی کوردستان تاودانە مەزراوە و ئەم وەزعە گرژەی کە لە کوردستاندا هەیە پەرلەمان کاران نییە بۆیە ئەمە جێی گومانە بۆیە مەترسیەک هەیە لەوەی هەڵبژاردنەکە لە کاتی خۆی نەکەێت بەڵام ئێمە پێمان باشە هەڵبژاردن لە کات و ساتی خۆیدا بکرێت. لە گۆری زانیاریانە سەرۆکی فراکسیۆنا بەرە تورکمانی هەڵبژاردنا پارلەمانە کوردستانە و سەرۆکاتی هەرێمێ دێئەخنە پاڵ هەڵبژاردنا پارلەمانی عێراقێ دە مەها نیسانە ساڵا 2018 دا تەفگەڕا گۆڕان هەر لە نەها ترسەخوا ئانی زمان کو تێکەلکردنا هەڵبژاردنا ببیتە سەدەما بن پێکاریان و تەزویرکردنەکە زاف دە پرۆسە دەنگدانێدا. هەڵبژاردن با لەوادە یاسایی خۆی بکرێ و خاڵی دومیشانەوەی ئەو هەڵبژاردن ئەگەر بێت و بکرێ ئەو چوار هەڵبژاردن بگەر ئەگەری زۆری خۆڕقات و تەزوری کۆمەڵێک مەشاکلی تریش تێدا جا لەبەرەوە پێمان باشە هەڵبژاردنەکان هەمووی لە کاتی خۆی بکرێت لە ماوەی یاسایی خۆی بکرێت بۆ شتەکان بەڕێوەی یاسایی و هینی خۆی دابڕەوە. خۆلا چارەیە پەرلەمانە کوردستانە ڕۆژە 21 نەه یا ساڵە 2013 هات هەڵبژاتن ئەگەر دەمێ خۆدا هەڵبژاتن بێنەکرێن ئەڤەت vêtê meha Eylûla î sal helbijatina xola pêncem pirive biçîtin lê wiha diyar e helbijatin di demê xwe da nehêne encam dan.